لەبارەی گرنگی پێگەی هەرێمی کوردستان و گرنگیم کۆبوونەوەی کەمڕۆ لە هەولێر دەکرێت لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز هیوا گەیلانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێ. زۆر سپاس و باخان. کۆبوونەوەی لووتکەی نێوان تۆمبارک مەزلوم عەبدی و سەرۆک بارزانی لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. گرنگی پێگەی هەرێمی کوردستان لەم نێوەندەدا چۆن دەبینن؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی کوردستان بێسوار. بەخێر بێ. پێشەوەی بێنێ سەر گرنگی ئەو کۆبوونەوەیە باخان. دەبێ باسی ئەوە بکەین کە لە دنیادا ئەمڕۆ ڕووداوگەرێک گەرم لە ئارادان ڕۆسەڵاتی ناوەڕاستە بەردەم کۆمەڵێک ئەگەر و پێشهاد و گۆڕانکاریدا وڵاتانی دەوروبەرمەوە تاتی ئەو وڵاتانەیە کە کوردیان بەسەردا دابەزکراوە زۆر نەسەقانگیری سیاسیان هەیە ململانەی سەسپاندنی هەزموونی سیاسی و ئەمنی و ئابووری هەیە لە مەنتیقەکەدا. باشە. کۆمەڵێک کارکتەر هەن. ئەمریکا کارکتەرێکی یەکلاکەرەوە بەهێزە لەو ململانەی ڕووداوانەدا. پرسیاری گرنگ دەوەدا ئێمە وەک کورد لەکوێ ئەو هاکستانەداین پێویستە چی بکەین؟ بێگومان پێش هەموو شت پێویستیمان بەوەی هەیە مەرجەعێکی باڵامان هەبێت کە هەمومان سەری کۆک بین و بتوانین وێنەرایەتی دۆزی ڕەوای گەلەکەی ئێمە بکات. ئەمڕۆ لای دۆستونەیار ڕاستێکی حاشا هەڵ نەگرە سەرۆک بارزانی بۆتە ئەو کارکتەرە سیاسی کە بەفیعلی مەرجەعی باڵای دۆزی ڕەوای گەلەکەمانە و لە هاوکێشە نێودەوڵەتی هەرێمایەتیەکاندا حیسابی زۆری لەسەر دەکرێت. هەموو لایەنەکان ڕای جەنابی سەرۆکیان بەلاوە گرینگە و جەنابی سەرۆک بەفیعلی فەرماندوویەتی خەمخۆری دۆزی ڕەوای گەلەکەی خۆیەتی. بۆی ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ دەکرێت لەو باردی خواستیارەدا کۆبوونەوەیەکی زۆر گرینگە کۆبوونەوەیەکی زۆر هەستیارە و ئومێدم هەیە ئەنجامێکی باشی هەبێت و بە قازانجی دۆزی ڕەوای گەلەکەمان بەگشتی و بەتوابەت ڕۆژوارە باشە. بەڕێز هیوا ئەمریکا بۆ پەنا بۆ هەولێر دێنێت بۆ لە هەولێرم کۆبوونەوە گرنگە لە لای سەرۆک بارزانی بەڕێوە دەچێت. زانێ گوباخن ئێمە لە هەرێمی کوردستان خاوەن ئەزمونێکین ڕاستە دەوڵەت نین بەڵام وەکو ئەمری واقع مامەڵەی دەوڵەتمان لەگەڵ دەکرێت و سەرۆک بارزانی کارکتەرێکە قالبەوەی ناو خەباتی گەلەکەی خۆیەتی و کارکتەرێکە دەڕوودا و پێشاتەکاندا ڕۆلی یەکلاکەرەوەی هەیە. بۆی ئەمریکا ڕاستی دەزانێت کە هەرێمی کوردستان هەولێر و جەنابی سەرۆک دەتوانن ڕۆڵێکی باش ببینن لە دروستبوونی سەقامگیری سیاسی لە مەنتیقەکەدا. زۆر باشە. ئەمە سەبارەت بە ئەم کۆبوونەوەی بە تایبەتی ئەم کۆبوونەوەی دەتوانێت ئەنجامەکانی چی بێت؟ ئەم کۆبوونەوەی تۆمبارک لەگەڵ سەرۆک بارزانی گەرنتیەکی یەکلاکەرەوەیە بۆ داهاتوی ڕۆژاوای کوردستان و دەرەنجامەکانی چۆن دەبینی لە داهاتوودا؟ باسی ئەومان کرد ئەمریکا کارکتەرێکی گرینگە لە ڕووداوەکاندا و سەقامگیری سیاسی لە سووریا بەگشتی و لە ڕۆژاوای کوردستان بە تایبەتی بۆ ئەمریکا گرینگە. بۆ ئەم کۆبوونەوەیەکی گرینگە کاتێکدا نوێنەری سەرۆکی ئەمریکا دێ لەگەڵ سەرۆکی کوردستان مەرجەعی باڵای گەلەکەمان سەرۆک بارزانی کۆری بێتەوە بێگومان هەموو ئەو ڕووداوانە باز دەکرێن و هەوڵ جدی دەدرێت بۆ ئەوەی سەقامگیری لە سووریا و لە ڕۆژئاوای کوردستان سەست بێت. بۆ ئومێدمان هەیە ئەنجامی کۆبوونەوەکە زۆر باش بێت. باشە. پێگەی هەرێمی کوردستان بەلای ئەمریکاوە چۆن دەبینی لە کاتێکدا کە لە ئەم ئاڵۆزیانەی کە لە ناوچەکەدا هەیە شوێنێکی ئارامەک و هەرێمی کوردستان وەلای جەنابی سەرۆک بارزانی ئەبێتە لووتکەی کۆبوونەوەی مەزلوم عەبدی و تۆمبارک بۆ ئەو گرژی و ئاڵۆزیانەی کە لە مێژە لە سووریا هەیە؟ لای ئەمریکەکان و لای وڵاتانی تری دڵهێزیش پێگەی هەرێمی کوردستان و پێگەی جەنابی سەرۆک پێگەیەکی گرینگە چکا بەکردەوە فەرماندومانە کە هەرێمی کوردستان جەنابی سەرۆک فاکتەری سەقامگیرین لە ناوچەکەدا و دەتوانن ڕۆڵی گرنگ ببینن. بۆ بەدڵنیاییەوە پێگەی هەرێمی کوردستان لای ئەمریکەکان پێگەیەک حیسابی لەسەر دەکرێت و پێیان وایە هەرێمی کوردستان هەم دەتوانێت و هەم دەبێت ژمارەیەک حیسابۆکراو بێت لەو هاوکێشانەدا. زۆر باشە. لە ساڵی 2011ەوە سەرۆک بارزانی سێ جار هەوڵی کۆکردنەوەی لایەنە سیاسیەکانی ڕۆژاوای کوردستاندا لە ساڵی 2013 و 2014 یەکگوتاری کوردی بۆ ئەوان کردە مەرج بۆی کە بتوانن سەر بکەون. ئەم هەوڵانە تا چەندە کاریگەری دەبێت و کورد دەبێت لە ڕۆژاوای کوردستان چەندە پابەندی ئەو ڕێککەوتنانە و ئەم هەوڵانە بن بۆ ئەوەی کە لە داهاتوودا بتوان مافەکانی خۆیان مسۆگەر بکەن؟ پێم وایە ئەگەر هەوڵەکانی جەنابی سەرۆک نەبە وەرێک دەستبوونەوەی لایەنەکانی ڕۆژاوای کوردستان
ئێستا بارودۆخی ڕۆژاوا بارودۆخێکی زۆر نەخوازراوە دەبوو بۆیە بەدڵنیاییەوە هەوڵەکانی جەنابی سەرۆک بۆ یەکڕێزی و یەکخیتاوی ناوماڵی کورد لە ڕۆژاوا هەوڵی مێژووی و نەتەوەیی گرنگ بوون و ئەرکی هەموو لایەنەکانە لە دەوری پەیامی جەنابی سەرۆک کۆ ببنەوە و بە قسەی ئامۆژگار بنەکانی جەنابی سەرۆکن چکە دوجار بە بەرژەوەندی خۆیان و دۆزی ڕەوای کورد لە ڕۆژاوا بسکێتەوە. باشە لەم لووتکە گرنگەدا ئەمریکا هاتۆتە هەولێر و لایەنەکانی دیکەشی لێرە کۆ کردوتەوە بۆی کە لەگەڵ سەرۆک بارزانی ئەم بابەتانی یەکلا بکەنەوە. ئەمە تا چەندە پەیامێکی گرنگە بۆ وڵاتانی دەوروبەری هەرێمی کوردستان بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بۆ بەغدا و بۆ لایەنەکانی دیکە کە چاویان لەم ڕێککەوتنە استراتیژیە گرنگانە هەیە کە لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان هەیە. بەدڵنیاییەوە ئەوە پەیام و نامەیەکی ڕوونە لە ئەمریکاوە بۆ وڵاتانی دەوروبەر و بۆ هەموو دنیا کە هەم هەرێمی کوردستان هەم سەرۆک بارزانی ناتوانرێت ڕۆڵیان فەرامۆز بکرێت لە ڕووداوە پێشاتەکاندا و دەتوانن ڕۆڵی یەکلاکەرەوە ببینن و ئەگەر لایەنێک یان دەوڵەتێک بێوێت ڕۆڵی کورد یان ڕۆڵی هەرێمی کوردستان پەراوێز بخات پەیامێکە کە ناتوانن چونکە لەسەر ئاستی گەورەترین دەوڵەتی دنیادا حساب بۆ جەنابی سەرۆک و هەرێمی کوردستان و دۆزی ڕەوای کورد دەکرێت. کەواتە هەرێمی کوردستان چۆن دەتوانێت کاریگەری لەسەر بابەتی ڕۆژاوای کوردستان هەبێت بۆ جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنانە چۆن دەتوانێت ڕۆڵی خۆی لەم نێوەندەدا بگێڕێت؟ توانێت ڕۆڵێکی زۆر باش ببینێت هەروەکو لە ڕابردوودا ڕۆڵی بینیوە هەمومان ڕووداوەکانی ئەم سەر ڕۆژەمان لەبەرچاوانە جەنابی سەرۆک بە شەخسی لەسەر خەت بوو لەگەڵ هەموو لایەنەکان بۆ هێورکردنەوەی بارودۆخەکە و بۆ دروستکردنی سەقامگیری بە شێوازێک کە جەنابی سەرۆک هەم هاوکێشە نێودەوڵەتیەکان دەخوێنێتەوە هەم مەخاتەبەی هەموو لایەنەکان دەکات لە هەمان کاتدا ئامادە نییە مساوامە لەسەر مافی ڕەوای گەلەکەی خۆمان بکات نە لە ڕۆژاوا نە لە باسوور نە لە پارچەکانی تر. باشە بەڕەسیوە جگە لەم دانوستان و بابەتانەی کە بۆ ڕێککەوتن سەرۆک بارزانی و هەرێمی کوردستان هەوڵی داوە کاتێککە لە 2014 بۆ یەکەم جار هاوپەیمانی نێودەوڵەتی و ئەمریکا هاتنە سووریا پێشمەرگەکانی هەرێمی کوردستان سنووری سێ وڵاتیان بڕی چوونە کۆبانەی لەوێ شەڕی بەرژەوەندیەکانی کوردیان کرد مافەکانی کوردیان کرد ئەمە تا چەندە بۆ پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی بەردەوامی هاوپەیمانەتی لەگەڵ دۆستەکانی دیکەی گرنگە تا چەند دەتوانێت ئەم پاڵپشتیە بۆ هەرێمی کوردستان گرنتی سەقامگیری زیاتری ناوچەکە بێت. هەوڵەکانی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆک لە هەموو بابەتانەی تۆ باست کردن لە سەرەتا شەڕی داعشەوە تا ئەمڕۆ کۆمەڵێک خاڵی تێدایە یەک ئێمە دەتوانین لە دوورخستنەوەی هەڕەشەکانی تیرۆر ئاسی دنیا ڕۆڵی گرنگ و مەیدانیمان هەبێت و دەتوانین دروستکردنی سەقامگیری لە مەنتیقەکە ڕۆڵی گرنگمان هەبێت و بێگومان ئێستاش هەر ڕووداوە پێشاتێک بێت ئێمە دەتوانین ڕۆڵی ئەرێنی و ئیجابی ببینین بۆ یەکلایەکردنەوەی کێشەکان و دروستکردنی سەقامگیری لە مەنتیقەکە. باشە لە کۆتایش دەمێ بۆ چوونی جەنابەت بزانم سەبارەت بە ئەم ڕووداوانەی کە لە ڕۆژاوای کوردستان هاتوونەتە ئاراوە دوای چەند ڕۆژگرژی و ئاڵۆزی دواتر مەرسومێکی کۆماری لەلایەن ئەحمەد شەرعەوە دەرکرا بۆ دانان بە مافەکانی کورد ئەمە تا چەند دەتوانێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی کورد لە ڕۆژاوای کوردستان گرنگ بێت؟ لە چەند ساڵی ڕابردوودا کوردانی ڕۆژاوا ئیثباتی وجودی خۆیان کردووە لە مەنتیقەکەدا و بەرەپێچوونێکی باشەیە بۆ چارەسەرکردنی دۆزی ڕەوای گەلەکەی ئێمە لە ڕۆژاوا بەڵام ڕاستیەکمان لەبیر نەچێت ئەوەی ئەم سەرۆکی سووریا ڕایگەیاند ڕاستە هەنگاوێکی باشە بەڵام کێشەی ئێمە لە سووریا کێشەی نەتەوەیە کێشەی ناسنامەیە کێشەی خاکە بە مەرسومێک چارەسەری ئەو کێشانە ناکرێت باشتر وایە دەوڵەتی سووریا لەو کاتەوە لەگەڵ لایەنە کوردیەکە ئەوە کوردی ڕۆژاوا دانیشتن بکات بە دەستور چارەسەری ئەم کێشانە بکرێت و ڕێککەوتنێکی سیاسی هەبێت کە هەردوولا پێیەوە هەم ملزەم بن هەم پابەند پێیەوە. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز هیوا گەیلانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 بووی.